بسم الله والصلاة والسلام على رسول الله. ناتوانم 5 جار نوێشکەم لە ڕۆژەکە، ناتوانم بیکەم. ئێستا باوەڕ پێ ناکەم. هەر کەسێ بڵێ ناتوانم بیکەم باوەڕی پێ ناکەم. ئەزانی بۆ؟ چونکە باوەڕ بە ئەڵڵاکەم و من نەموت باوەڕم بە ئەڵڵا هەیە، وتم باوەڕ بە ئەڵڵاکەم. جیاوازیەکەی وانە باوەڕم بە ئەڵڵا هەیە واتە باوەڕم بە بوونی ئەڵڵا هەیە، باوەڕم پێیەتی. بەس کاڵم باوەڕ بە ئەڵڵاکەم واتە باوەڕەکەم بەوەی کە ئێڵێت. ئەوە فەرمێت سبحانه وتعالى لا يكلف الله نفسا إلا وسعها. الله ئەرک نایە بەسەر شانی هیچ کەسێکە ئیلا مەگەر بتوانێ ئەو ئەرکە هەڵگرێت. تۆ ئەڵێی ناتوانی ئەرکی سەرشانێکە جێبەجێکەی کە خوای گەورە یاوێتی بەسەرتا، وان ئەڵێی ناتوانم 5 جار نوێشکەم. ئەوە زۆرە. بە خوای گەورە ئەڵێ بەڵێ تۆ توانی. کەواتە من بڕیارێکمێ لەوەی کە بڕۆ بە تۆ بکەم یان بڕۆ بە ئەڵڵا. و ئەشەیە ئەگەر هەستێ بە من نەکردبێ ئەکرێ لەبەرەوە بێ کە درۆ لەگەڵ خۆتە ئەکەی. لەوانەیە قەناعەتە بەخۆ هێنابێ لەبەر تەماڵیەکە و لەبەرەوەی کە خاوەن هیمەت نیت بۆ ئەوەی کە 5 جار نوێشکێت. جا من ناتوانم بڕیارە بەسەرا بم، من نازانم کێشەکە چییە. بەس خەڵک ئەتوانن لەسەر ئیژی ئیسراحەتی چارێکی وەرگرن بۆ جگەرەکێشانێک، وانە ئەتوانن ئیسراحەت وەرگرن بۆ هەر شتێکی تربێ، بەس تۆ ناتوانی 5 جار نوێشکەی لە ڕۆژێکە. سبحان الله. لە شاری نیویۆرک ئیشمە کرد، موسڵمان مەبینی لە هەموو شوێنەکە نوێژیانە کرد، لە هەموو شوێنەکە، لە ناوەڕاستی کۆڵانە، لە هەر سوچێکا بۆیە گەنجێ نوێژێ کرد چونکە کاتێتی موسڵمان نوێژەکە کە کاتی بوو نوێژەکە ئەم لاولای نییە. خوای گەورە ئەڵێ ئەتوانی. کەواتە ئەگەر خوای گەورە مەرکەی بەسەریابی و ئەویش بەسەریابی کەواتە ئەتوانی. قەنەعەت بەخۆکە بەوە و پشت بەخوا بەسە و ئەو بۆ ئاسانەکە.